بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. لخوا بارما وخواي قورا طاعته وعبادتها ملا يقبلك إن شاء الله. داوا لخوا دكم إن شاء الله خواي قورا بمان خاتب هشتي برينا لعذاب قبر وآقري جهنم بمان باريزي إن شاء الله. حكمة مهمة چەند پند و ئامۆژگاریەک لە ژیانی پێشینان. خوای پەروەردگار جل جلاله چەندین قسە و بەسەرهاتی پێشینانی بۆ ئێمە باس کردووە بۆ عیبرەت، بۆ پند وەرگرتن، بۆ ئەوەی چاویان لێ بکەین. یەکێک لەو خاڵە گرنگانەی کە پێویستە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەچاوی بکات لەم کات و سەردەمە زۆر ناسکەدا ئەوەیە: ئەگەر دەروی خێری خوایی زوو بەر تۆ نەکەوت، زوو نەهات بۆ لامان، ئەوە بزانە حکمەتێکی تایە. هیچ کارێکی خوا لەم ژیانەدا بێ حکمت نییە. ئەگەر دەروی خێر، ئەگەر خۆشبەختی، ئەگەر هەرزانی، ئەگەر بەرزبوونەوەی پلە و پایە لەم سەردەم و زەمانەدا ئەگەر درەنگ هاو بۆمان، درەنگ بە نسیبمان بوو، بزانە ئەوە ئیلا حکمەتێکی تایە. خوای پەروەردگار ئیرادەی وایە کە خەڵاتمان زیاتر بە نسیب بکات. بەڕێزەکانم، لە قورئانە هەموومان سوورەی یوسفمان بیستووە و خوێندومانەتەوە. عولەماکان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ فەرموویانە: سورة في القرآن، سورتك هي لقرآن، إذا قرأها مهموم، أجر كسيكي خفدبار نارحت توشي كيشبوة سورة يوسف بخويني إلا خوار رزقاي أكال لو خمو خفتيك توشي بوه. هر کەسێ مەهموم بێ، خەفەتبار بێ، ناڕەحەت بێ، سوورەی یوسف بخوێنێت، ئیلا خوای ڕەب العالەمین جەلە جەلالوه دەروی خێری لێ ئەکاتەوە و دڵخۆشی پێ ئەبەخشێ. ئەبینی لە قورئاندا خوا باسی موسا ئەکا عەلەیهی السەڵات وەسسەلام، باسی عیسا ئەکا عەلەیهی السەڵات وەسسەلام، باسی ئەیوب ئەکا عەلەیهی السەڵات وەسسەلام، باسی پێغەمبەرەکانی ترەکە عەلەیهیمۇ الصەڵات وەسسەلام بە پچڕ پچڕ هەر بەشێکی لە ژیانیان لە سوورەتێکایە. بۆ نمونە باسی حەزرەتی موسا ئەکا عەلەیهی السەڵات وەسسەلام لە سوورەی قەسەسا هەندێک لە ژیانی باسەکە، لە سوورەی تاهادا هەندێک لە ژیانی باسەکە، لە سوورەی بەقەڕەدا باسی موسا ئەکا لەگەڵ بەنی ئیسرائیلیا و باسی مانگا و بەقەڕەکە ئەکا، لە سوورەی شوعەرادا باسی موسا ئەکا لەگەڵ چینێکی ترا، لەولاوە لە سوورەتێکی ترا باسی موسا و قاڕوونەکە. یعنی هەموو ژیانی موسای لە سوورەتێکا کورد کۆ نەکردێتەوە خوای پەروەردگار. هەموو ژیانی موسا لە یەک سوورەدا باس نەکراوە، پچڕ پچڕە هەر بەشێکی زیانی موسا عەلەیهی السەڵات وەسسەلام وا لە سوورەتێکایە. باقی پێغەمبەران عەلەیهیمۇ السەڵات وەسسەلام هەر ئاوا. بەڵام قیسەی یوسف، بەسەرهاتی یوسف لە ئەوەڵەوە هەتا ئاخری خوای پەروەردگار لە یەک سوورەتە باسی کردووە. ئەوی سوورەی چییە؟ یوسف. ئەڵێ ئەحسەنە القەسەس، جوانترین ئامۆژگاری و قسە و بەسەرهات، جوانترین قسە. بۆ
چونکە پچڕی تیانە لە سەرەتاکەیەوە باسی ئەکا هەتاوەکو کۆتاییەکەی. بینە سەر حکمەتەکەمان. حکمەتی بەشێک لە حکمەتی سورەتی یوسف، باسی یوسف حکمەتێکی بچووک کە پەندە بۆ ئەمڕۆی ئێمە لە هەموو ژیانی یوسفا یەک پەندمان دەرهێناوە ئەمشەو. كان يوسف مسجونا. يوسف چی بوو؟ زندانی کرابوو لە سجنابوو. ومعه شابان آخران. لەگەڵ یوسفا عليه الصلاة والسلام دوو گەنجیش لەکوێ بوون؟ سجن بوون، لە زیندانا بوون. يوسف لەوان جوانتر بوو، الأجمل والأصدق والأحسن. إنا نراك من المحسنين. وتیان بەڕاستی تۆ ئەبینین کەسێکی ئیحسانکەری، کەسێکی چاکەخوازی، هەر بە دەم و چاوتا دیارە هەموو سیفاتێک و سیمایەکی چاکی لەم پیاوە هەبووە. هەموو کەسێ ئەیزانی ئەم پیاوە شیاوی سجن نییە، شیاوی ئەوە نییە کە سجن بکرێ و لە زیندانا بێت و بەریئە بەریئ. ئینا نەڕاکە من المحسنین. باشە، بەو جوانیە، بەو ڕاستگۆییە، بەو محسنیە، بەو چاکیە. بەڵام ولكن أخرجهم الله قبله. بەڵام خوای پەروەردگار پێش حەزرەتی یوسف خوا ئەوانی ڕزگار کرد. بۆ ئایا یوسف شایستی ئەوەیە ڕزگار بکرێە ئەوان؟ لەگەڵ ئەوەیە کە ئەو هەموو چاکەیە هەبوو، ئەو هەموو ڕاستگۆیی و ئیحسانیەی هەبوو، لەگەڵ ئەو هەموو ئیمتیازاتەی، بەڵام دوای چەندین ساڵ لە ڕزگاربوونی ئەوان ئەمدا یوسف ڕزگار بوو عليه الصلاة والسلام. ئەوان ڕزگار بوون، زوو ڕزگار بوون. ئەمە حکمەتەکەیە جوان گوێ بگرە مسلمان. الأول خرج ليصبح خادما. یەکێکیان دەرچوو بۆ ئەوەی بێ بە خزمەتکار، لە زیندان دەرچوو بۆ ئەوەی چی بێ؟ خزمەتکار بێت. والثاني خرج ليقتل. والثاني خرج ليقتل. دوهەمیشیان دەرچوو بۆ ئەوەی بکوژرێ. یەکێکیان دەرچوو ئینی ئەرانی ئەعسر خەمرە بوو بە خزمەتکار، ئەوی کەشیان دەرچوو بۆ ئەوەی بکوژرێ، چونکە بینی بووی باڵندە بەسەر سەریەوە نانەخۆن، ئەبێ بکوژرێ. بۆ هەموو ئەوانەی کە ئیشیان تەئخیرە بێت، بۆ هەموو ئەوانەی کە دوعا ئەکەن و دوعاکانیان گیرا نابێت، بۆ هەموو ئەوانەی کە درەنگ زەواجیان بۆ فراهەم ئێت، بۆ هەموو ئەوانەی کە غەدریان لێ ئەکرێت، بۆ هەموو ئەوانەی کە درەنگ خوا وەڵامیان ئەداتەوە، ئەم حکمەتە بزانە شەرت نییە ئەگەر خوا زوو وەڵامی دایتەوە بە قازانجی تۆ بێ. یۆسف دوای چەندین ساڵ لە سجنا ئەمێنێتەوە، بەڵام کە دەرچوو خوا ئیکا بە عەزیزی میسر. ئەمیان دەرئەچێ خزمەتکار بێ، ئەویان دەرئەچێ بکوژرێ. بەڵام مانەوەی یوسف لە سجنا حکمەتێکی تایە کە دەرچوو بە گەورەی دەرچێ لە سجنا. ئەمێنێتەوە بۆچی؟ بۆ ئەوەی کە دەرچوو بێ بە عەزیزی میسر، دواییش بێ بە پاشای میسر، گەورەترین کێشەی اقتصادی لە عالەما چارەسەر بکات و سایلۆ دروستکا. سایلۆ ئەوە دروستکا کە خەڵکی بێڵێ گەنم خەزن کات، فێری ئەوە بێ گەنم خەزن کا. کەواتە ئەدونیا تەدور، دنیا دەوران دەورانە. ثم تعود، هەرە گەڕێتەوە دنیا، هەمان شتە دووبارە ئەبێتەوە، تاریخ خۆی دووبارە ئەکاتەوە. کاتێک کە تۆ ئیشەکەت دوا دەکەوێ، ئیلا بزانە حکمەتێکی تایە، ئیلا بزانە خوای پەروەردگار ئەیەوێت چاکترت بەنسیب بکات و ئەیەوێ بە باشترین شێوە جەسات باتەوە ئینشاءالله. خوای گەورە لە گوناحی هەموو لایە خۆش بێ ئینشاءالله. خوای گەورە تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ کە ئینشاءالله. خوای گەورە دەروی خێر لەم ئومەتە کاتەوە ئینشاءالله. یا ربی خوایە تاعەتمان لێ قبوڵ کەی، خوایە لە گوناحمان خۆش بی، لە گوناحی باوک و دایکمان خۆش بی، لە گوناحی مردووەکانمان خۆش بی. خوایە شیفای نەخۆشەکانمان بی، خوایە شیفای نەخۆشەکانمان بی. خوایە گیان ئەوەی نەخۆشە و داماوە و زەلیلە، خوایە ڕەحمی پێ بکەی. خوایە بە ئومەتی پێغەمبەر حەسێبمان کەی. خوایە هەرزانی خەیتە وڵاتمانەوە.
خوای گیان توشی حراممان نەکە یا رب العالمین ئەوەندە حەڵاڵمان پێ ببەخشی محتاجی حرام نەبین یا رب العالمین وڵاتمان ئەوەدان کەیتەوە وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزی یا ربی خوای گیان بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوای بە شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين 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 والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.